ئەوەی لێرەدا دەبێت باسی کەم باسی راپۆرتی مافی مرۆڤ پراکتیزەکردنی مافەکانی مرۆڤە لە وڵاتان کە سەڵانە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەردەچێت لەوانەیە بۆ زۆر بەمان ئەو راپۆرتە شتێکی ڕۆتینی بێت یاخود شتێک بێ بڵێن ئەمە ساڵانەی و ئەهمەتینە بەڵام لە ناوەڕۆکدا یەکێکە لەو راپۆرتە گرنگانەی کە ئێمە وەکو نەتەوەیەکی نادەوڵەتی یاخود وەکو کاراکتەرێک کە خاوەنی دەوڵەت و هێزنین یەکێکە لەو هێزانەی کە دەتوانێت ئێمە ڕاست کاتەوە ئەو راپۆرتە ناواخنی ئەگەر بچینە ناوی بتوانین نیشی لەسەر بکەین دەتوانێت زۆر لەو هەڵە استراتیژی و ئەو ناڕێکی و پێچەی کە لە سیستەمدا هەیە بۆمان ڕاست کاتەوە چۆن من ئەو راپۆرتە کە خۆی لە 86 لاپەڕەدا دەبینێتەوە تایبەت لەسەر کۆی گشتی بارودۆخی ئازادیەکان مافی مرۆڤ مافی کارکردن مافی ئەوانەی کە خەڵکی وڵات نین مافی منداڵ مافی ژن مافی هەر چینێککە یاخوتەر ئەوەیشکە کە نەمانێت ئاماژەی پێ بدەین لە یاخوتەر دابوونەری تێچکە لێرەدا دوو ئاستی دەتوانین دابەشی سەر دوو ئاستیکەن یەکەمیان ئاستی یەکەمیان پەیوەندی هەیە بە ناساندنی لەسەر مستەوای دووەلی لەسەر ئاسە دیبلۆماسیەکە ئایا ئەو دەوڵەتە چۆنە تعریفەی ئەو دەوڵەتە چۆنە ئەمە لە کاریگەری یەکەمیان لەسەر ئاسی نێودەوڵەتی ئاسی دیبلۆماسیە کاریگەری دووەمیان دەستنیشانکردنی ئەو نەخۆشیانەیە کە حکومڕانی وڵاتێک پێیوە دەناڵێ بۆیە راپۆرتەکە دوو جار گرنگە یەکەمیان گرنگە چۆن تۆ دەناسێنێت چۆن تعریفی تۆ دەکا بە شێوە ڕاستەقینەکەی نەک بە شێوە مزامەلەکەی ئەوەی دووەمیان تۆ چۆن نەتی بۆ دکتۆر یەکەم جار کە فحوسات یاخود پشکنینەکان ئەنجام دەدەی پێت دەڵێ ئەمە نەخۆشەکەتە ئەمە کێشەکانتە ئینجارەتی عیلاج وەردەگری ئەم راپۆرتە هاتووە ناڵێم لەسەر کۆی بەڵام دەتوانم بڵێم لەسەر نیوەی کێشە هەرە گەورەکانی وڵات دەستنیشانی نەخۆشیەکانی کردووە بۆیە ئەگەر ئەمە بەرچاوڕوونیە پێشەچەکە بوو و ئەگەر بچینە ناو وردەکاری زیاتر ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرئاستی یەکەم کاریگەری ئەو راپۆرتە لە سەرئاستی نێودەوڵەتی پەیوەندی هەیە بە چۆنیەتی مامەڵەکردنی ئەو کاراکتەرە ئەو دەوڵەتە لە ڕێگەی ئەو راپۆرتەوە ئەم راپۆرتە پێویستە ئەو گرنگجەی بزانین کۆنگرێز لە ساڵی 1970ەوە لەسەر وەزارەتی دەرەوەی وڵاتەکەی پابند کردووە بە ناچاری دەبێت ساڵانە راپۆرت لەبارەی مافی مرۆڤ و ئازادیەکان بداتە کۆنگرێز کەواتە یەکێک لە ئەهمیەتەکانی ئەو راپۆرتە ئەوەیە ئەم راپۆرتە یەکەمیان ئیزباریە دووەمیان ئەوەیە کاری لەسەر دەکرێت خوێندنەوەی بۆ دەکرێت بۆیە ئەم راپۆرتە گرنگە بۆ کورد بۆ هەموو عێراق بەگشتی بۆ کورد بە تایبەتی بۆ ئێمە زۆر جار دەبینین لە کۆبوونەوەی دووقۆڵی نێوان دەسەڵاتدارانی کورد یاخود حکوومەتی کورد یاخود سەرۆکی حزبە کوردیەکان لەگەڵ کاراکتەرێکی دیبلۆماسی لەگەڵ سەرۆکێکی وڵات چەندانمان شێت دەبینین کە پەیوەندی گەرم و گوڕی هەرێمی کوردستان لەگە فلانە وڵاتدا هەیە بەڵام ئەمانە هەموو دەکرێت مجامەلە و پێکەنینی شخصیانە یاخود جوانکردنی ئەو دۆخە ئەو کەشە دیبلۆماسیە بێ کە لە کۆبنەوەکە ڕوودەدات یاخود پەیوەندی بەو بەرژەوەندیە هەیە لە بەرژەوەندی وزەیە و بەرژەوەندی ئابوووریە کە تێیدا تێدەپەڕێت بەڵام تعریفی ڕاستەقینەی هەرێمی کوردستان یاخود عێراق هەموو دیبلۆماسیەکان هەموو وڵاتەکان بۆ ئەو راپۆرتە دەگەڕێتەوە کەواتە باجی ناساندن یاخود هەویەی سەرەکی کە تۆ تعریفی هەرێمی کوردستانی پێ بکرێ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تا دەگاتە کەنەدا و ئوسترالیا تا دەوڵەتانی ئەوروپی خوێندنەوەی هەرێمی کوردستان کاراکتەری هەرێمی کوردستان لەو راپۆرتەوە دەیبینن بۆیە گرنگە بۆ حکومڕانی کورد کە پێداچوونەوە بە خاڵەکانی ئەو راپۆرتەدا بکات یەکەمیان دووەمیان بۆ ڕێکخراوە ناحکومیەکان بۆی بزانن لەکوێدا خەلەلەکان هەیە چۆن بتوانن فۆکەس و یاخود دیقەتی خۆیان لەکوێدا بەکاربێنن لەکوێدا بۆشاییەکان هەیە ئەمە دووەمیان سێمیان بۆ دەستگا میدیاکان دەبێت زەخت کاتۆ بۆ نمونە لە راپۆرتی ئەم ساڵدا لە سێ شوێندا باسی ئەوە دەکات کە قانونێکی جوانی هەیە هەرێمی کوردستان بە ناوی قانونی بەدەستخستنی مافی زانیاریەکان لە ساڵی 2013 بەڵام هەتا ئێستا بەکار نەهاتووە مافی بەدەستێنانی زانیاری ئەو قانونە بەیەکێک لە قانونە جوانەکاندا دەندرێ بۆتە جێی پرسیارێکی گەورە ئایا بۆ بەکار نایە کاتە ئەمە لە میدیاش ئێمە نەمانتوانیوە وا کاری لێسەر بکرێتن کە ببێتە جێی فشار یاخود کۆمەلگا ڕێکخراوە ناحکومیەکان نایانتوانێت کۆنفرانسات یاخود سیمینار یاخود لێکۆڵینەوە
گرنگی زیاتر بۆ بدەن بۆیە ئەم راپۆرتە لە جانبە دیبلۆماسیەکەی دەکرێت زۆر تیشی بخێتە سەر هەروەها دەبێت ئەوەش بزانین کە تعریفی هەرێمی کوردستان ئەو تعریفە نییە کە ئێمە لە میدیاکان یاخود لە میدیاکانی دەسەڵاتدار یاخود لە سەرۆکەکان یاخود لە سەرۆکی حزبەکان دەیبیستین بەڵکو حقیقت ڕووی حقیقەتی هەرێمی کوردستان هەموو دەتوانن لە ڕێگەی ئەو راپۆرتەوە بزانن کە ئەمە هەرێمێکی زۆر دیموکراسین ئایر 24 لە ئازادیەکان بۆ وڵامی ئەو پرسیارە پێویست بە هیچ خۆ هەڵخەڵەتاندێک ناکە هەمووی لەو راپۆرتەوە پێمان دەڵێت ئەوەی کە جێی ئەسەفیشە بەرپرسانی هەرێم لە زیاتی تیش بخەنە سەر ئەو راپۆرتە و خۆیان چاکەنەوە زیاتر بە دوای مجاملەی دیبلۆماسیدا دەگەڕن کە ئەو مجاملە دیبلۆماسیانە لەگەڵ کۆتایی هاتنی تەمەنی هەر کارکتەرێکی سیاسی ئەو مجاملانە کۆتایی دە کاریگەری نامینێ بەڵام ئەو راپۆرتە بەردەوام لە کاریگەریدا دەبێت بەهۆی نەبوونی کاتۆ لە کاریگەری یەکەم دەردەچم دێمە سەر کاریگەری دووەم کاریگەری دووەمی راپۆرتەکە لەسەر نەخۆشیەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە سیستەمەکانی هەرێمی کوردستانە یەکێک لەو سیستەمە کاریگەر و هەرە بنەڕەتی کە پەیوەندی بە هەموو مافی هەموو تاکێکی ئێرە و هەموو کوردستانەوە هەیە پەیوەستە بە سیستەمی دادوەری بەداخەوە هەم لە ئەعلام هەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی نەمانتوانیوە وەکو پێویست کار لە سەر دروستکردنی سیستەمێکی سەروەریاسای دادپەروەر بکەیت ئەمە هیچ ڕخنەمان لە دەسەڵاتداران هەیە بەڵام ئەوەی ئێمە هەستی پێ دەکەین کەم تەرخەمی لە میدیاش و لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەیە کە بۆی نەیانتوانیوە فشاری جددی و بە تەواوەتی لەسەر حکوومەت دروستکەن هاوکاری ئەندامانی ئەنجومەنی دادوەری بن بەگشتی لە حاکمان لە داواکاری گەشتی کە بتوانین سیستەمێکی ڕێکوپێک کە پەیوەندی بە مافی هەمومانەوە هەیە چونکە لەوێدا ئازادەکان شکست دێنن لێدا سربەخۆیی میدیا شکست دێک کە سیستەمی دادوەریت لەق بوو بۆیە ئێمە دەبێ بۆ دروستکردنی هەر دەوڵەتێک دەبێت تەرکیزمان دیقەتمان لەسەر بنیاتنانی سیستەمێکی دادوەری پوخت و تۆکمە و دادپەروەر بێ بۆ نمونە لە راپۆرتەکە داهاتوە باز لە بۆشایەک دەکات کە لە سیستەمی یاسایی عراق و هەرێمی کوردستان هەیە ئەیش پەیوەندی بە ئەشکەزەندانەوەیە تۆ سەیریکە لە ئەمریکاوە وەزارەتێکی دەرەوە ڕاستە ئەمریکا وڵاتێکی باڵا دەستە بەڵام دێ هەست بە بۆشایەکی گەورە دەکا یعنی ئێمە ئەگەر هەمووان ڕۆژانە خوێندنەوەمان هەبێ بۆ چ بۆ میدیا چ بۆ توێژنەوەکان چ بۆ دەروی میدیا تەماشای دەکەین ئەو فشارە یاخود ئەو کارکردن لەلاەن ئێمەوە هەستی کاری بۆ نەکراوە ئەیش پەیوەندی بۆ هەیە ئەشکەنجەدانی خەڵک هاوڵاتی یاخود ئەو تۆمەتبار با بڵێ جوانترە تۆمەتبار چۆن زانیاری لێوەردەگیرێت چۆن تاوانێکی لەسەردا ساغ دەکرێتەوە دەزانن ئەوە بەپێی ئەو راپۆرتە ئەوە بۆشایەکی زۆر گەورەیە دەکرێت تۆ هیچ تاوانێکت نەبێ بەڵام بە پرۆسی ئەشکەنجەداندا تێدەپەڕی تۆ ببیتە تاوانبار تەنانەت جەنابی دادوەریش قانون بۆی ڕوون نەکردوتەوە ئایا میکانیزمەکانی ئەشکەنجەدان بەڕوونی چی ئایا چ جۆرێک بۆ وەرگرتنی زانیاری بۆ سەلماندنی زانیاری ڕێپێدراوە ئەوە یەکێکە لەو بۆشایە گەورانەی کە راپۆرتەکە دەستنیشانی کردووە حاڵەتێککە باس بکەین پەیوەندی بۆ هەیە لە راپۆرتەکە خاڵێکی زۆر جێی سرنج ڕاکێشە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە لێشدا باسەکە دەڵێ ئەوەی جێی سرنجە لە هەرێمی کوردستاندا بۆ خۆیان لە ناو پەرلەمانی خۆیان ژمارە قانونی جوانیان دەرکردو ژمارە ڕۆژنامەگەری قانونی ڕۆژنامەگەری ساڵی 2007 دووبارە قانونی بەدەستێنانی مافی زانیاری دەڵێ کەچی سیستەمی دادوەری هەرێمی کوردستان زیاتر دەگەڕێتەوە هاوڵاتی خۆی تاچی خۆی سزا دەدات بەو قانونانەی کە لە فیدراڵ داهن ئەو قانونە کۆنانی سزادانی عقوباتی عراقی 111 تۆ تەماشەکە لێرەدا تۆ شتێکت کردووە یعنی هەوڵت داوە شتێک بەرهەم بێنی بەڵام لێ ڕارەکەی هەروەها لە خاڵچکە جگە لە میدیا پەیوەندی بە میدیاوەیە یعنی هەندێک خاڵی پۆزتیفی شێ بە ئەیش باسکەین هەرێمی کوردستان لە پاراستنی ژنان ژیان و سەلامەتی ژنان زۆر لە پێشترە لە عراق بەڵام ئێمە وەکو فەرمانگەکانی ناحکومی یاخود وەکو میدیا نەهاتوین دەستنیشانی ئەو حاڵەتانە بکەین بۆچی ڕێژەی کوشتن لە هەرێمی کوردستان زۆرترە بە بەراورد لە ناوچەکانی دیکەدا تەنانەت زۆر بۆ ئازایی لە راپۆرتەکە داهاتووە دەڵێ
وەزارەتی ناوخۆ لیژان و هەیئەی هەیە بۆ پاراستن و بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی تاوان کە ئەمە خاڵی پۆزتیڤە بەرامبەر بە عێراق کەچی ڕێژە لێرانە بەرزترە بۆیە ئەم راپۆرتە هەر ئەوە نیە راپۆرتێکی ڕۆتینی دووبارە بووی ساڵانەوە بەڵکومەوە ئەو راپۆرتەیە ڕێنیشاندەرە بەرچاوڕوونیت نیشان دەداتن لە کۆمەڵک شت کە دەتوانێت ببێتە کەرستەی خاوی توێژەران بۆیە ئەمە دەبێ هەوڵەکانی خۆمان کۆ بکەینەوە باشتر کار بکەین بۆ فشار دروستکردن لەسەر حکوومەت هەروەها بابەتێکە کە جێی سرنجە پێویستە هەمومان کاری لەسەر بکەینەوەیە دەڵێ ڕۆژنامە نووسان نووسەران توێژەران لە هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەی جددین نەک لەبەر لە چوارچێوەی کاری پیشەیان بەڵکو بۆ نمونە من توێژنەوەیەک بڵاو دەکەمەوە لە جیاتەوەی من محاکەمە بکرێم لەسەر ئەو توێژینەوەی ئەگەر ناڕاستیم گوت بێ یاخود ئەکادمیانەت چیکنۆم نەکرد بێت دێ لە ژێر ناوی پاساوی ناوزڕاندن و لە کەدارکردن و تەشیر بەو مادە قانونیانە دێ بربەستم بۆ دروست دەکا و تاوانبارم دەکا بۆیە دەبێ ئێمە کامپینێک لە هەم لە ڕێکخراوە ناحکومیەکان هەم لە میدیاکاران فشار بکەین کامپینێک دروستکەین بۆچی کە ئێمە کە قانونی ڕۆژنامەگەری ساڵی 2007 مانەیە بۆچی ئەو جێبەجێ ناکرێت دەبێ حکومەت وڵامێکی لەو بارەوە هەبێ کە ئەمەش لە عێراقیش باوە هەروەها لە راپۆرتەکەدا خاڵێکەکەی گرنگی باس کردو ئەوەیە دەڵێ لە کاتێکدا عێراق و هەرێمی کوردستان لە چوارچێوەی یەک دەستور کۆیان دەکاتەوە بەڵام ڕێکخراوی ناحکومی ئەگەر لە هەولێر مۆڵەتی هەبێ ناتوانێت لە بەغدایش بکە ئەگەر بە پێچوانەشەوە ئەگەر ئەوەی بەغدا مۆڵەتی هەبێ ناتوانانی لە هەولێر ئیش بکە حەقوای یعنی کۆمەڵێک مادەی خامی داوەتەوە ئێمە بۆی ئەمە تا 2 ساڵی کەش ئیشی لەسەر بکەین دەتوانین کاری لەسەر بکەین اینجا ئیجابیاتی تکەی ئەم راپۆرتە لە چدا ینی ئەگەر بێت و حکوومەتی ئێمە بودجەش تەرخان کرد بە داوای لە ستافی زانکۆکانیش کرد لە لێ کۆڕەران لە یاساناسان راپۆرتێکی وها لە کاتێکی وها کەم لە ماوەی 1 ساڵدا ئەگەر بەرهەمیش هات بە گومانمان دەبوو لەوەی کە زانیاریەکان وەکو خۆی هاتوونە گرنگی ئەو راپۆرتی لەوەیدا هەم زانیاریەکانی لە حکوومەت وەرگرتووە هەم لە غێر حکومی لە ڕێکخراوەکان لە میدیاکار لە کەسانی سەربەخۆ وەریگرتووە بۆیە من پێشنیاز دەکەم ئەگەر لێرە هەر توێژەرێک هەر مامۆستایەکی زانکۆ هەر یاساناسێک نوێنەری فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بە جددی پێداچوونەوەیەک بۆ ئەو راپۆرتە بکە کۆمەڵێک نەخشە ڕێگا و کۆمەڵێک بیرۆکەی پرۆژەی لێوە دەست دەخات بۆ میدیاکاران دەتوانن کۆمەڵێک راپۆرتی بنکۆڵکاری لێ دروستکەن بۆ نمونە بۆ من مفاجعە بوولانەیە پەیوەندی بە کەم تەرخەمی خۆمە بێ زۆر نەخوێنمەوە بەڵام باسی دەکە ئەفریقایەکانی عێراق 1.5 ملیۆن لە عێراق دەڵێ جیاکاریان هەیە لە میدیای کوردی ئێمە نەتەوەیەکین دەبی دایمەن هاوسۆزی ئەو نەتەوانە بین ئەو هاوڵاتی ئەو خەڵکانە بین کە زوڵمیان لێ دەکرێت یعنی لە میدیای ماگەر مەسەلەن ئێمەگە لە ستاندارد لێرە لە بۆی لە ستانداردە باڕەخنەکە لەوان بگرین ئەگەر لە ستانداردەوە دەست پێ دەکەین نبینم 5-6 بابەتێک لە بارەی ئەفریقیاکانی عێراق لە بەسڕە چۆن جیاکاریان لە بەرامبەر دەکرێت ئایا لە خوێندنە ئایا لە ئیشە ئایا لە پێدانی دەسەڵاتە یعنی ئەو راپۆرتانە نبینین کاتە دەبێ پێداچوونەوە لە خۆمان بکەین هەروە خاڵێککە کە ئەویش پۆزتیڤە بەلای هەرێمی کوردستان بەرەوتەوە بوون پۆزتیڤە بەلای هەرێمی کوردستان دەڵێ پەنابەرانی وڵاتان بە تایبەتی سووریەکان کە دێنە عێراق کاریان لە عێراق کاریان پێ نادرێت 1970 هەرێمی کوردستان کاری پێداون ئەمە دەبێ ببێتە پرسیار بۆ فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بۆچی پەنابەر کاری دەست دەکەوێت بۆچی ڕێژەی بێکاری لە ناو گەنجی کورد بەرزە ئەمە لە ڕووی ڕێگەسپەرستیۆ نییە من پێم وایە لە ئەوروپاشە و حاڵەتە هەیە کە پەنابەر توانا و تەکنیکی باشتری پێە بەڵام بۆ ئێمە فێر نەبووین بۆ ناتوانین ئەزمموی وانە بگوازین یعنی ئەوەش سەرچاوێکێ بۆ میدیا بۆ فەرمانگە ناحکوتەنانەت بۆ حکوومەتیش بۆی لە کۆتاییدا دەڵێم حەقوایە هەم حکوومەت لیژنە پێک بێنێ بۆ پێداچونەوە بەو خاڵانەی کە لەو راپۆرتە داباسکراون هەروە حکوومەت دەبێەوە بزانێ پێناسە و بازی ناساندنی حکوومەت هێرێم لە ڕێگەی ئەو راپۆرتەیە لە ڕێگەی مجاملاتی دیبلۆماسی نیە دومیان فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان دەتوانن کۆمەڵێک پرۆژەی لێ هەڵێنجن سێمیان میدیاش دەتوانێت کۆمەڵێک راپۆرتی بنکۆڵکاری بەرهەم بێنێ لەو مادە خامانەی کە لەو راپۆرتە باسکراون لەبەر نەبوونی کات زیاتر
ناتوانم خاڵیت کە دەنا خاڵیت کەی زۆر باشکەی تێدا هەروە ئاخر شتیش کەبیرم هاتۆیش گرنگە بۆ نمونە باسی مافی کەمەندامان دەکات لە راپۆرتەکە شتێکی سنجڕاکێشی باس کردووە ئەگەر یعنی ئەوەی بۆ زیادکرد وەکو چیرۆکێک بۆ نمونە هەمومان بە دیار بە تەنش بینایەکدا ڕەت بووین لەوانەیە 2 دەفتەر 3 دەفتەر دۆلاری بەس لە زیینەی لایت ڕووناکەرەوەی بەکارهێنابێ بەڵام گرنگجی بۆی دا نەداوە ڕێڕەی کەمەندامێک خاوەن پێداویستی تایبەت چۆن بچێتە ژوورەوە یعنی یەک لە کێشەکان لە هەرێمی کوردستان کە میدیا و فەرمانگەی ڕێکخراوی ناحکومی ئەوەی پێداوە من بابم بە خۆی کوێرە ئەس بە ماعاناتانە دەکەم یعنی چۆن کەمەندامێک بتوانێت ئەکسس بێ بتوانێت بە ئاسانی بچێتە ناو بیناکانی هەرێمی کوردستان زانەوە هیچ گرنگی پێ نەدراوە لە راپۆرتەکەش باسی ئەوە پیاوە